ئەمە باخێکی ناوچەی بەرواریە لە دوهۆک کە بە بەرهەمی سێو بەناوبانگە، بەڵام ئەم ساڵ بەهۆی بردومان و بڵاوبوونەوەی نەخۆشی و کەشووەوە زیانێکی زۆری بەرکەوتووە. ئەم درەختانە لە ناوچەی بەروار ساڵانە چەندین تۆن سێو بەرهەم دێنن، بەڵام جوتیاران لەم ساڵدا بێبەرهەم ماونەتەوە و ڕەنجی ئەم ساڵیان بە فیڕۆ چووە. سلێمان تەها جوتیارێکە کە لە گوندی باز دەڵێت ئەو یەکەمین جارە لە تەمەنیدا بیبینێت کە ناوچەکە توانای بەرەمێنانی سێوی نییە. لە کاتێکدا بەتەنها لەو گوندە 150 بۆ 200 فەدان زەوی چێنرا و بە سێو هەیە و ساڵانە 15 تۆن سێو بەرەم دێنرێت. بۆ پیامرم 55 ساڵە ئەوڵ جار ئەس بینم بەرهەمی سێوێ هولەوتیە وەک ساڵاوتی ساڵە هەبوون نەتلۆ بوون بەس زەویەک نەوەلۆ بوو یەدی هەمیە بۆش بوون گوندێک نەیلۆ بوو منتەقە بەروەریە هەمیت بۆش بوون بەس ساڵە ئەو منتەقەیە نەکو بەروەریە بتنێ. زۆربەی گوندنشینان لە ترسی ڕەوشی ئەمنی ناچار بوون زەوێ کشت و کاڵەکانیان بەجێبێڵن و بەهۆیەوە نەخۆشی بڵاوبووەتەوە و ناتوانن چارەسەریان بکەن و بەرهەمەکانیان بپارێزن. گەلە گوندۆی تەنوێ گوێ نەشم چنە گوندێ خوش قەسفێ ترسێ ترسم چنەوێرێت تشتێک سەری بێت گەلە جوابان تەقایە شێلۆ دزێ دێرە لوکێوی ڕەخی چوونە نۆف ملکێت خۆ قەسفۆ تەیڕۆ شەهید بوون. ئیمان نێڵ زییا کە جوتیارێکی ترە دەڵێت بەرهەمی سێوی ئەم ساڵی کە زیاتر لە 2000 درەختە هەمووی لە ناوچووە. خودێ ئەف ساڵە مەناخ پیچەکێ گەلە تاثیر لێ کرد ئینو خۆزانی هەوین گەلە گەرم بوو و ئافکێن بوو و سێف و ساڵێتنە و بەهارێژی تارک هاتن تارک وەختێ سێف بچەکێ گر بوو تارک لێدا ئەو تارک تاثیر لێ کرد هەمەمانەوە خۆساڵ ڕەش بوون کەسی گوری بوو نەفسێتمە. سەرباری بردومان و بڵاوبوونەوەی جۆرە نەخۆشیەک لە نێو بەرەمی سێودا بەرزی پلەی گەرمایاوین و سەرما لە وەرزی بەهار کاریگەری لاسەر بەرهەمەکە هەبووە.